خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆشحاڵین ئەم بەیانیش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پێتانەگەینەوە بە هیوای تەندروستیەکی باش، بە هیوای دەرونێکی ئارام، بە هیوای ئەوەی ڕۆژێکی پڕ خۆشیتانە بێ. ئەمڕۆکو کۆتا ڕۆژی هەفتەیە و لە کارکردن و لە ئیشی ڕۆژانەی خۆمان ئیتر پلانمان هەیە لە دوای دەوامەوە چوونە دەرەوەمانەیە، پلانمان هەیە بۆ بەیانی یان پلانمان هەیە بۆی کە چی بگەین. هیواداری هەموو پلانەکانمان بە شێوەیەکی بار بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمڕۆ لەگەڵ تەواوی هاوکارانم و لەگەڵ هاوکارم سەحەر ئەو ڕۆژە هاتبووین باسی چامانە کرد. ئەمڕۆ هاتوین باسی شیرەکەین. سڵاو لێبێ سەحەر. سڵاو لە تۆ، سڵاو لە بینەرانمان بە هیوای ئەوەی بەیانیەکی ئارام بێت، بێکێشە، هیچ هۆکارێک وای نەکردبێت بێت تاقەتتان بکە. بێگومان هەندێک هۆکار هەمیشە هەیە، هەندێک کەس لانەیە بێت تاقەتتان بکەن، هەندێک هۆکار وەکو بربەستەکان ژیانەمانە، بەڵام گرنگەوەی لە کۆتاییە گوێی پێ مەدەن، چونکە هیچ شتێک نابێ وا لێ ئایوە بکات کە ئەو ڕێگەیە گرتوتانەت بەر بۆ گەیشتن بە ئامانجەکە بۆ ئەوەی کە ڕۆژەکەتان ئەسڵان ڕۆژێکی تایبەت بێت، هیچ هۆکارێک ئەوە ناهێنێت کە ئێوە لەم ڕێگا سارد بکاتەوە. جا سەرکۆپێش هەموو شتێک باسی شیرەکەین، باسی گرنگی شیر و ئەوەی کە بۆ نمونە هەر یەکەمان بێگومان هەندێک زانیاریمان لەسەر شیر هەیە. من و سەرکۆش تۆزێک توێژینەوەمان کردووە کە بابەتەکانمان دەوڵەمەندتر بێ لە ڕووی زانستیەوە، بۆی ئەمڕۆ شتی تازەتان لەسەر شیر بۆ واسەکەی شیر ئەخۆم، بەڵام حەزم لە شیری تازەیە، حەزم لە شیری تۆ زۆمانە نییە. تازەمە بەستە شیری فرێش. ئەوەی کا شیری بەڵێ ئەکاتە تازە شیری فرێشە و بەڵام ئەوەی کەچی ها لە گوند ئەیهێنن ئەسا زۆرجار لە کارگەکان هەندێک پرۆسە لەسەری ئەنجامەیەن ئەوترێت کە بۆ نمونە ئەم پرۆسانە گەرمکردنە و لە پڕانازام هەندێک گۆڕانکاری بەسەر شیرەکە بۆی کە میکرۆبەکانی لە ناوبەرن، بەڵام لە ڕاستی هەندێک زەرری پێگەنێ. ئەوەی کە خۆت لە گوندەکەیە بۆت ئەهێنن یان ئەیکڕی لە شوێنێکی جێمتوانە و ئەینیتە سەر ئاگرەکە و بە ئەندازەی کافی ئەقوڵێت چونە بێ زۆر بکڕین ناخوان خواستەوەش نەخۆشی پێوەیە، ئەوە لە هیچ شێک لە شیرەکان ناتوانێتەوە بگرێتە سەرکە. کەواتە مادام ئەمڕۆ باسی شیرەکەین، با سەرەتا لەوە دەست پێ بکەین زای شیر سوود و تایبەتمەندیەکانی چییە بۆ ئێمەی مرۆڤ. هەمیشاڵێن کە شیر هیچەکە لەو خواردنەوانەی کە چەندین بەروبوومی تریلێ دروسەکرێت لە ماست و پەنیر و کەرە و هەموو بەرمەکانی تر، و لە هەمان کاتیشە ئێمە ئەڵێن باسی گوندە کرد. بۆچی ئەڵێن گوند؟ چکە گەڕێنەوە بۆ ئەوەی کە ئەوانەی ئاژەڵدارێتی ئەکەن، ئەوانەی ئاژەڵیان هەیە شیرێکی فرێشی بێ هیچ کێشەیەک دەست دەکەوێت و ئەتوانین بیکڵێنیت و بەکاری بێنێت. ئەمە بۆ خۆی لە خۆیان کۆمەڵی تەندروستیکی باش بەتەوە بەخشێن کێ لەوانی کە تایبەتمەندیە بە شیر کالیسیۆمە. باشە کالیسیۆمە کە ڕێژەیەکی باش تەیاتێ و لە هەمان کاتیشە و بۆ ددانەکانمان چەند بەسوودە. ئەسڵەن توێژینەوە سەلمانویەتی ئەم شیرە لەبەر هەرو کالیسیۆمی باسم کردووە بۆ ڕێگریکردن بە تووشبوون لە شێرپەنجەی ڕێخۆڵی گەورە چەند باشە، زۆر گرنگە. بۆیە هەمیشە پزیشکە بە ڕێزەکان پێمانەڵێن بام گەڕێمە ڕێک بۆ سەرەتا هەر کۆرپەیەک لە دایکە بێت سەرچاوی سەرێکی هەموو خواراک و هەموو ئەو پێداویستیانی وەریەک دێ شیری دایکە. ئێستا چەند ڕێگایە کاتۆ شیری قوت و شیری شێوازە شیرەکانی ترکە نرخیشان چەند گرانە بەمەمە ئەیەن بە منداڵ، بەڵام پزیشکە بە ڕێزەکان ئەڵێن چەندێک ئەو شیرە باش بێت و بەسوود بێت و کوالەتی بێ بەقەر ئەو تۆزە شیرە نابێ ئەگەر دایک بیا بە کۆرپە، چونکە بۆ ئەم شیرە هەموو تایبەتمەندیەکان، هەموو ڤیتامینەکان، هەموو کانزاکان، هەموو ئەو پێداویستیانە لەشی ئەم منداڵێ وەری ئەگرێ. ئەمە سروشتی خی گەورەیە، ینی هەر بۆ مرۆڤایەتی هەم بۆ ئاژەڵەکان هەم بە شیری دایکان ئەتوانن گەشە بکەن و گەورە بن. یعنی تۆ چەندێک بۆ نمونە ئێمە لێرە پشی لەمانێ وەڵاب چەند بچووک بێت و بێت و بەمە ببیێتی ئەمە تۆزی سوودی پێگەینی کە نەمرێت بەچیی بۆ ناگەێنێ چەند سوودی هەیە کە دایکەکەی بیاتێ. کەواتە ئەم شیرەی ئێمە ئێستا لە بەردەستی منایە. من خۆم بە قەس وتم باوەڕیانم وتم شیری فرێشم بۆ بێنن، ئەمەی کە بەدەست بنوێیە هیچی پێوە نییە، وایە هیچ شتێکی پێوە نیە بڵێ بەروارێکە کاتێکە. ئەمە پرسیاری هەمومانە کاچینە مارکێتەکان ئەڵێ ئەمڕۆ شیری فرێشم بۆ هاتۆ. من چۆن دڵنیابم لەوەی کە ئەم شیرەی ئەمڕۆیە؟ چۆن دڵنیابم؟ دڵنیا نابم چکە نازانم کە ئەم شیرەی ئەمڕۆیانی هەفتەیە چونکە نە گۆڕانکاری لە ڕەنگەکە بێت، نە گۆڕانکاری لە پێکاتەکە بێت، نە خستە بێتەوە نەش لە بێتەوە. بەڵام خاتونی ماڵەوازانە شیر ئەگەر تێکچوو بێت ئەینێنە سەر ئەها ئەو شیرە ئەم شێوەیەکە نیە تۆزێ ئەمەیە
خاتونەکان ئەزانەوە یعنی تێک چووە چۆن ئەبێت چۆن ئامادەکرێ با بزانین بۆی چکەم لەمە پرسیاری هاوڵاتیانە ها شیرکە ئێستا زۆر تۆچی تەمارکێتی ئەم شیرە بینیان پێێت ئەڵێ شیری فرێشە تۆ زانی کام شیرە باشیان شیرە فرێشە لە مارکت نافرۆشن سەرکۆ لە مارکێتی لای ماڵی ئەمە هەیە بەڕاست هەراوە لە هێنە وڵا ئەفرینی لێبێ کاتە تۆ بیبێتەوە ماڵەوە بەدایکت ئەڵێ عەزیێت کێشێ بینێتە سەر ئاگرەکە ئیترەوە پزیشکەکان ئەزانبوونم نە کەسی وا هەیە ئەڵێڵە کە ئیترەها شیر کەفێکە کات و هەڵەچێت ومانە ئەبێت یەکەم جار کەوچکێک بنێن بەسەر منجەڵەکە لە بەرەوەی کە هەڵ نەچێت ئەینا هەموو شوێنێکتان لێ پیسەکە سەرمەتبەخەکە اینجا یەک تۆز ئەبێت دای بنێن هەروە بکوڵێ کە دامەنە ئەگەر تێک چوو بێت کۆن بێت یعنی سەرکۆ ئەمەیە ڕێک ئەڵەی پەنیرە چی لێت ئێستا خەسونەکان لە ماڵەوە پەنیری مەیلەیان دروست کردو هەندێکیان ئەها نەنا ئەو شیرەیە کڵۆ دروستە بێ ئەوەیە یعنی تێک چوون ئەوەی کە بۆ منە ماس و سرکە و ئەمانەتان لێت بێ ئەوە حاڵەتە جیاوازە شیرەکە سرکەوشتی بۆ زۆرەکەن ئەەکەم بە پەنیر بۆی ئەو زەرە زۆرە نەکەین شیرەکە بکڕین و بیبێن بیکڵێن و دوای کە بزای خراپۆشمانە قەزانە چاک نەخۆشی لێکەوێتەوە لەوەرەوە ئێمە دڵنیابین لەوەی کە لە چێ ئەکڕینەم شیرە و دڵنیابین لە چوە هاتووەم شیرە ئەنجا پێ بڵێن شیرێکی فرێشە هەر ئەمەش نا لەوانەیە سا پرسیاری کەشمان لا دروست بێ زۆر دڵمان خۆشەکە ڕین ناو شوێنێکەوە مارکێتێکەوە یەک سەبەتەی داناوە ئەڵێمە هێلکەی کوردیە ئێ بڕواری لەسەر نیە ئێمە هاوڵاتی چۆن بزانین ئەم هێلکەیە خراپە دەی ئەمەیان چۆن تاقیەکەیتەوە ئەوەش بشکێنین و بگەێنە ئەوە کە هیچ شکان ئەو ڕیسکە مەکان ئەمەش یەک مۆزۆی ئەڵێن هێلکەی تازە کە لە ئاوە بیکە کوپێک ئاوە باشە ئەوە نەبێت جێگەی جوڵەی هێلکەکە هەبێ ئەگەر هێلکەی تازە قورسە ئەکەوێتە بن ئاو هێلکەی کۆن ئەکەوێتە سەر ئاوە بۆ کوردی داهێترە هێلکەی تازای کوردی شەرەکە دژێر ئاو ئەم تاقیکردنێ بکەین باشە بە قەولی سەحاری تر تەشتی ئاوە بین پێش هێلکەکانمان بکڕین مەکە لە بینەران من مەبەستە سەرێکەکەمەوەیە ئەگەر تۆ ئەتەوێت زەرت پێ نەکەوێت و بتێ شتێکی فرێشت دەستکەوێت نە ئەما بەمە ماڵەوە بیکڵێنمە تا کەفەکەوا بێ بە کڵۆ نەو هێلکێژە بە مەیخەمەنەوە ئاوە تا سەرەکەوێت دڵنیا بم لەو جێگەی کە لێکڕ ئەمە لە هەمووی گرنگترە ئەمەش بە قسەی ئێمە نابێت بە پێی ئەو زانستەیە کە پسپۆڕانی خۆراک یەکلایان کڕێتەوە چکە من بەڕاستی ئەم شەو سێرچێکی زۆر باشم کرد بۆ ئەم شیرە بۆ لەم سەر شیرە فرێشەوە دەستم پێکرد چەندین جۆری شیری کەشمان داناوە هاوکارانم وتیانم کارتۆنانە لابین لەبەروی نەبێ بە ڕێکلام وتم لایمە بە ناڵم دەرکەوێت شیرمانەیە بە شلک شیرمۆزمان هەیە شیرمان هەیە بە قاوە باشە یعنی ئەم شیرە وشکەمان هەیە باشە ئەم شیرانە هەمووی پێکاتەی تری لەگەڵا میکسکراوە تێکەڵکراوە باشە هەتا ئەتوانین بە لە منداڵەکانمانەوە دەست پێ بکەین نیکەم بەڕێکلام دەرکەوێت لەم شیرە کارتۆنە ڕزگاریکە یەکێ لە پزیشکەکان بە منی وتی ئەم شیرەکە ئەکرێتە ئەم پاکەتەوە لەگەڵ کۆمەڵێ تامی جیاوازی ترا ئەزانێت چەنە مادی پارێزراوی تێکرێت ئەزانی ئەم کارتۆنە چەنە کارلەیەکی لەگەڵاکە ئەی ئەزانی ئەم کارتۆنە کە لەو کاتی دروست کراوە چەندێک ئەمێنێتەوە لە شوێنێکی کە دوای لەبەر هەتاوە دوای لە ناو مەخزەنەکانە ئەنجە دوایی یەس جارێکی تر سار دەکرێتەوە ئەگەر ئەمە نەکەین ئەم هەموو ڕێگایە بۆ نەین پەردای خێر شیری فرێشی بێ هیچ شتێک بخۆینەوە کەی سوتمان پێگەێنێ لە ماڵش ئەتوانم من بیرم کاکاوی بۆ دروستکەن بیرم مێل مناڵ بووین لە مەکتب کوپێکیان نابووینێ خواردنیشە بوو لە مەکتب بەیانیان نیسکێنە بوو یان نۆکاو بوو کوپێ شیریشیانینێ بە شیرەکە تەواو فرێژ بوو چکە بۆ ئەمە شتێکێت بۆ شوێنێکی گشتی و پێوەستیشە بە کەشەی ئێمە بۆیە هیوادارین ئەم جۆرە شیرانەی کە هەمانە ڕۆژانە بەکارێنین لە هەمووی گرنگتر من زۆر جەخت لە ماکەمەوە ئەچینە هەر شوێنێک ئێستا مارکێتەکان دایانەوە لەنەو سەلاجەکان چۆن ماستیان دانەوە شیری و فرێشیشاندانەوە بە شوشە هەشتا ئێستا چەندین کارگەمان هەیە لە نێو پارێزگاکانی هەرێمی کوردستانە کە شیر بەرەمەێنن بەڵام هیوادارین کە بزانین ئەم شیرە کۆنا یان تازەیە یان خود ئەو کەسێک کە ئیفرۆشت لی دڵنیابین کە لێکڕێت ئەو بۆیە من جارێکی تر جەختم لەوە کردەوە و ئەم شیرانەی کەشکە هەمانە ئەگەر ئامادەکراو بوو تێکەڵی کەی تێکرا بوو لە ناو کارتۆ نابوو من پزیشکەکە پێوتم کە باش نییە باشە بڕێن بەلای شیرە فرێشەکە شیرە فرێشەکە چەندین سوودی هەیە هەر لە مناڵێکی کۆرپۆ هەتا کەسێکی بە ساڵات چوو بۆ لەبەرەوەی وزەیەکی زۆر باشی پتیایە کالیسیۆمێکی زۆر باشی تایە بەرگری لەر زۆر بەهێزەکات
واتوانین ئێمە بە شێوازێکی باش ڕوبەڕووی کۆمەڵە نەخۆشی بینەوە بەڵام بەم شیرە فرێشی کەی خۆینەوە ئیترم شیرە دوای یەکرێ بە ماس دوایکرێ بە پەنی دوای چەندین بەرهەمیتری لێ بەرەمێنرێ ئەو دڵخۆشیشی هەندێ ناوچەمان هەیە کە کۆمەڵی ئاژەڵیان هەیە هاوکارمان پشتیوان چوو بوو بۆ کارگەیەک لە یەکێ کارگەکان پێم وابێ پێنجێن بوو وتی کۆمەڵێک بزنیان هێناوە بزنەکەت هەڵەبجەیە بزنەکە وابزان توخماتی ئێرە نییە لە دەرەوە هاتووە بازم هۆڵندیە یان خوشتیکە بیریشمان نەچێ هۆڵندایەکێکە لە وڵاتانی کە بەرهەمێکی باشی شیری هەیە چونکە زۆر گرنگی بە بەخێوکردنی مانگادن و ژینگەکەشیان لەبارە بۆ ئاژەڵدارێتی بۆیە بەروبوومێکی زۆر باشی شیریان هەیە ئەم کارگانەشمان هەن هیوادارین کە بتوانین لە ڕێگەی کارگەکانمانەوە ئەو بەرەمە شیرانێک کاکێتە نێو بازار و مارکێتەکانەوە شتێکمان لێ بۆ لێبن دڵنیامان کەنەوەلەوەی کە ئەم شیرە کەی بەرەماتوە کەی ئەخرێتە بەردەستی ئێمە کە بتوانین بەکاری بێنین دەستگەی بۆ دڵی سەرکۆ بێ زەحمەت لەمە بە دوگەر هێناتان لێبن دڵنیابی زۆر خۆشە ینی تو ئێساچی بۆ مارکێتێک ئەگەر دایکت پێ بڵێ سەحر هێلکەمان نەمەوە یەکەم شت دەستی نایتە سیسی بەروارەکەیکەی بۆ لەبەرەوەی تەندروستی خۆت و دایک و خێزانەکەت بەلاوە گرنگە ئەگەر کۆن بێ چ زیانێکت پێگەێنێ باشە کەواتە ئێمە وا ڕاهاتە بین زۆر جاریش لە نێو ماڵەکانمانە ئەم شیرە فرێشە زۆر جار بەردەست نەبوو دایم قوتوویە شیرمان هەبووە کە شیرمان ئامادەکردووە ئەم شیرە وشکە باشە ئێستاش ماوەم شیرە چەندین جۆری جیاوازی باشە من نیکەم بەرکلان بەس بەخوا ناوکەی هەرە بەم چکە زۆر گرنگیمان پێوەمان و باشە و شیرینی دو لەنێوم ماڵەکە هەبوو ئەم شیرە وشکە هاتین لەگەڵ سەحر ئاومان گەرم کردو و جام پێم خۆشە سەحریش بۆمان ئامادەکە بە هەنگوینێکی یان بەشە کرد وڵا هیچ کامی بۆ باش هەر تۆزێکە کەوچکەگوێت هەموو بینەرانمان نەزان بێگومان ئاوەتە تێکەڵ ئاوا ئامادەیەکەی باشە ئەم شیرەگەر بکەیتە ناو ئاوکە و بیکوڵێنی چۆنە ناکرێت نەکراوە هەر ئاوا بەرەلانە زەرەریشی لێبە زۆر بە سادەی کردت خۆت شیر ناخۆی من ئەم شیرە نا ئەی چ شیرێکە خۆی وتم من عادەتەن شیری سروشتی خۆم چونەم شیرە شیری وشکە باشە چەوریکی یەکجار زۆری هەیە بۆ قەڵەیەها زۆر جارش مناڵ ئەیەنێڵەن خڕۆخەپانیەکە لە ڕاستە چەوریەکەیەتیکە ئەو خڕۆخەپانیە دروستەکە باشە چی کەت هەیە لەسەر شیر باسی ئەگەر شیر بکەین سەرکۆ ئێستا شیری ڕوەکیمان هەیە باشە بەدەر لەم شیرە ئاژەڵیە شیری ڕوەکی هەیە شیری باەم هەیە شیری سۆیا هەیە ئەمە دێن ڕۆکەکەدا ئەنە بۆ نمونە ئەگەر باەم بێت باەمەکە ئەکەنە ئاو ئەمێنێتەوە ئەترەوە ئەزانم بێگومان تۆزێک هەم ئاوسێ باەمەکە هەم نەرمترە بێ دوایە ئەگەن لە خەڵاتە وردی ئەکەن کە هەرەوەی کا بۆ نمونە قاوەی پێ ئەهاڕێنن ئەتوانن ئەوە شەر بۆ ئەو باەمە یان بۆ نمونە سۆیایە هەموو ئەمانە بەکاری بهێنن یەک تۆز ئاوی تێکەن کە ئاوتان تێکرد تێکەڵیکەن بیپاڵێون ئاوەڕوونەکە کامێنێتەوە ئەوە شیرەکەیە بۆ نمونە شیری باەم ئەوترێت کە ڕێژەیەکی زۆر باشی بەهای خۆراکی تایە کە بۆ کەسانێ باشە کە ئەیانوێت کێشتا بەزێنن لە هەمان کاتەوات لێ کات گەنج بمێنێتەوە ئەمە شیری باەمە بایم هەیە باەمی خۆش نەکراوە هەر ئەها ئەوەی کە سوێر نەکراوە ئەوە بهێنن قاوەیەەکە باەمە قاوکە تازەکە بێەوەی کە سوێر بکرێ ئەوە بهێنن وای لێ بکەن یەک دنیا سوودی هەیە ئەمەوەکی شیری ڕوەکەکان بەڵام شیرە ڕوەکیەکان سەرکۆ یەک کێشەیان هەیە هەڵمژینی کەلیسیۆمیان تۆزێک کەمە لە جەستە ئێستا ئێمەم شیری ئاژەڵیا خۆن زۆر باش جەستەمان سوودی لێ بنێت کەلیسیۆمەکەی وەرەگرێت جەستەمە بەڵام لە ڕوەکیەکانە عادەتەن بەپێی جۆرەکان جیاوازە بەڵام عادەتەن جەستەی ئێمە زۆر باش ناتوانێت کەلیسیۆمەکەی هەڵمژێ بەڵام یەک دنیا سوودی تری هەیە باشە ئەمەوەکو ڕۆچیەکە باڵێ باشە وەکو بەرهەمە ئەوانەی کە لە شیر دروستەکرێت ماست و پەریر و کەرە و ئەو شتانێکە لەگەڵانە چۆنی لەگەڵ هەموو یا باشم ئەگەر بەو مەرجەی هی لای خۆمان بێت ئەم کارگەیانە لەگەڵ کارگەی ینی ماستی هەیە شەریکەکان هەر لە ناو کوردستان لە هەریم هەر بۆنە لە شاری سلێمانی هەیە پەنیر لە ماڵەوە دایکم خوا بیپارێزە لەگەڵ دایکی هەموو لایەکە خۆی دروستی ئەکا پەنیر دروستەکە پەنیری یان پەنیر تایسە چەند ڕژ لە بەرنامە باسمان کردبوون منە جەهەنە جۆری پەنیری کوردیمانەیە پەنیری ئەوەی ناوجارە
پەنێری سەلک ئەمانە ها ئەوەی کە کارگەینین ئەمانە اینجا ئێسا وەرزوەرزی سیراژ و کەرەیە ماست کە ئیترەوە چنێک باشە بە تایبەت بۆ بەکتریەکانی ڕێخۆڵی گەورە لەگەڵ هەموویان نێوانم باشە باشە زۆر کات ئێمە باسیەوەکەین کە لە ڕابردووە زۆر شیرەمەنیەکانمان زۆر فرێژ بوو یعنی زۆربەی کەسمان هەیە کە لە شاری سلەیمانی بەیانیان زوو ئەڕۆی بۆ بازار شوێنێکی تایبەتمانە و پیانە و مایانی ماستەکە باشە ماستی فرێژە هات بە پیکاب و بە سیاری تایبەت لە کوندەکانەوە ئەم ماستە هەمومان بیرمان بێ کۆمەڵێ پوش بەسەر ماستەکەەوە بوو بە حەبل بەسرا بوو خامێکی پاکیشیان ناو بەسەری هێتە باوکمان بێ کە سوکارمان بێ گەورەکان بێ ئەیانێنایە بۆ ماڵەوە ئەم ماستەمانە خوارد تام و چێژێکی زۆر تایبەتی هەبوو بەڵام ئێستا ئەمەنە ماستی لە قوتونرا و ئەمەنە ماستی دەرەوە ئەمەنە ماستی کارگەکانی لە دەرەوەیان بۆ ناومان ئەمانەی لەبیر بردوینێتەوە ئەنجا لە دوای ئەوەش کۆمەڵێ بەروبوومی کە لە شیرەمەنی دروستەکرا وەکو پەنیر و وەکو قەیماغ و وەکو ئەوانە هەمووی بەیانیان زوو هاوڵاتیان ڕۆشنە دەرەوە ئەیانکڕیان و نامێنێت دوای سەعات هەشت و نۆ درەنگ بوو ئەمانە بکڕە بیبەرە بۆ ماڵەوە بەکاری بێنە ئەجا ئەوەشی خۆشە زۆر هەڵناگیرێ و بەروبوو مەسپیانە ئەگەر ئەم ژەمە بەکارێنە ئەگەر هەڵی گریژەمی کە تۆزی کلێ هەڵناگیرێ لە بەرەوەی خراپە بێ بۆیە سفرە و خوانی بەیانیان لە ڕابردووە زۆر فرێژ بوو ئەو فرێشەی کە ئێمە باسێکین یعنی شیریان بۆ کوڵانیت ماستێکی زۆر باشیانایەتێ بۆ پوشۆکە هاوخامێکی سپی لەسەر بوو پەنیرێکی زۆر سروشتی نەکەم پەنیرە ئامادەکراوانەی ئێستا بە چەندین جۆر هەیە لە نێو بازاڕە دوورەکەوتینەوە لە هەموو خواردنەوەنی کە لە پاکەنراون لە قوتونراون نازانم بە چه شێوازێک ئامادەکرێ بۆیە هیچ کەسێکیش نەخۆشی ڕوبەڕووی نابوو بەرگری لەشی زۆر بێز بوو هەتا ئێستاش پرسیارەکەین یەتە بەرچاومە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە شتێکی شازەی بینین ئەڵێ پیاوێک ماشەڵای لێبێت تەمەنی 85 ساڵە ئێستاش ڕۆژانە لە ماڵەکەی خۆیەوە ئاچێتە سەر و شاخە بۆ کشتتوکاڵەکەی و حیواندارێتەکەی و بە پێشێتەوە باشە 80 ساڵە بەڵام پشتیشی خراپی نەخواردووە ئەو شیرە سروشتەکە ئەخوا ئەمەیە کە من مەبەستمە باسیکەم ئەو بەروبوومی شیرەمەنی ئەخوات ئەو خواردنێکی ناتەندروست ناخوات ئەو خواردنێکی باشە خوات لە باتیوی دۆشاو بەکاربێنی بۆ شلە تەماتە بەکارێنێ بۆ شلە ئەمە نمونەیەکی زۆر ساتێ لە باتی ئەم هەموو 1000 جۆرە برنجە کامی یەک جۆرە گرێتەوە ئەو دوو ژەم سێ ژەمیش بیخوات برنجە کوردێکە ئاخۆ لی بۆیە ئەم هەموو شتانەی کە ئێمە زۆر جارێک گەڕێنەوە کاڵین با خۆمان پزیشکی خۆمان بین خواردنەکەمان بۆیە لە وڵاتانی ئەوروپا زۆر گرنگیێن بە شیر بۆ منداڵ و زۆر گرنگیێن بە شیر بۆ ناو سیستەمی خوێندنیان سەحر کە خواردنێن بە منداڵ هەرچەند سەرکە ئێستا لەسەر قسەکەی تۆ بۆ منە لە وڵاتێک وەکو ئەمریکا هاتن بریان کردو چون شیری چاورمان هەیە شیری کەم چاوریشمان هەیە شیرەکەیاندا بە مناڵەکان دییان تۆزە مناڵەکان کێشیان زۆر بە شیرەکە سەرەکەوێت ئیترا هەخواوان تەبعاً حساب و کتابی هەموو ئەوەی کە لە پەروەردەیە بۆ مناڵی ئەکەن کاتێم چاودێریانیاندانا فترەیەک شیرەکان گرتەوە لە مناڵان وتیان بۆ نەبە مناڵەکانمان قەڵەو نەبێ بەڵام چونکە ئێستا بۆ گەشەیان پێویستە بۆ تەندروستی ئێسک و دان و هەموو ئەمانە بۆ سیستەمی بەرگری هەموو ئەمانە پێویستە هەر بۆیە هەمیسان لەسا چوونەتەوە سەرەوەی کە شیرەکە بەن بە مناڵ دە خوێندن لە موشی گرنگ با شیرەکی دایک بێت باشتر لە تەمەنی گەورەیە شیرەکی لە مناڵیەوە ئەو دو ساڵە زۆر ئێستا دەرنەکە تۆ ژەکی شیری دایک ڕێک وەکو ڤاکسەن وایە وەکو ئەوە وایە کە تۆ کوتانە بۆ مناڵ کردووە ئەمەنە بەرگری زۆرەکە خۆی ئەو نیعمەتە بەس خۆی گەورە ئازانێ کە چەند گرنگە دایک ئەو شیرەی خۆی کەیا بە منداڵ لەبەرەوەی کە زۆر جارێ ماڵێن منداڵ کە دایک شیریاتێ یەکەم شت کە کۆرپەیە لەگەڵ ئەوەی کە تێر ئەبێ بەردەوام چاویشی لە ناوی چاوی دایکێت بۆیە هەستی خۆشەویستی و سۆز لێوە دروست دەبێت و ئەو شیر پێدانی منداڵیش وا ئەکات کەم منداڵە گەشەیەکی باشێبێت تەندروستێکی باشێبێت و لە قۆناغەکانی تری تەمەنیا هیچ گرفتێکی نەبێت بەڵام بەداخەوە ئێستا زۆر کاتەبینی کە شیری ئەم شیرە مەمانە هەموو کاتێ ئامادەیە مناڵەکە تۆزێگری یەکسەر مەمەیەکی بۆ بکە ئیدە تۆ شیری خۆتی بەرە تۆزێکیش بێت دکتۆرەکان ئەڵێن من نێڵێم پزیشکە بەڕێزەکان ئێڵێن چکە ئەوان ئەزانن کە چەند بەسوودە چی پێکاتەیەکی تیاوە تۆ ژوتێ چی نیعمەتێکی خوای گەورەی تایە
کە منداڵە پێ بتوانێت گەشە بکات بۆیە هیوادارین کە هەمومان شیر بخۆینەوە باڵێ ئەنج یەک شتی کەش هەیە باپیرم نەچێت ئەڕۆین زۆر کەسمانەیە خواچمە مارکێتی شیر یەکڕم سێری کارتۆنەکەکەم نووسراوە چاورەکەی لە سایە سفرە ڕاستە وا هەیە بەڵام تو بۆ شیرە خۆیتەوە ئەم شیرەی فرێشی کاڵێنێ خۆینەوە بۆی خۆینەوە لەبەرێ من پێکاتەکانی تایە کە فرێشەوانە بەڵام عادەتەن کەم چاوری بخورێ بۆ مرۆڤیم سەردەمە باشتر ئێستا تۆ باشە ڕۆژانەی سووتێنە بۆ نمونە خەڵکی ئاسایی جموجۆڵی زۆریش نییە تەنانە سەحر بڕوا بکە هیچ خواردنێک زیانی نییە بەس کە لە ڕێژە ڕۆشتە و سەرەوە بەجێ بێڵێن بۆ پسپۆرەکی بەرنامە ئەوە بۆ بەڵام شیر بخۆنەوە بەگشت شیر بخۆینەوە بەڵام چی بخۆینەوە شیری فرێش بخۆینەوە من دایمە ماڵە ئەو شیرە بخۆینەوە کە دڵنیام لەوەی کە بۆ نمونە سەحر شیرێکمان بووێنێ دڵنیای لە سەحر شیرەکەی باشە شیرەی سەحر بەکاربێنین من پرۆژەیەکی کارگەیەکی ئاژەڵ و هەموو بەیانێک بڵێ شیرتان لە یەک کارگایك بڵمانێتێ تۆ یەک هاوڵاتیت اینجا فریا ناکەوی هەمووی بخۆی هەر منە و برا ئاوڕیانە بۆ تۆم هاوڕیان جایە حسابیان اینجا سەرکە یەک خاڵیشەیە بتەوێت نەتەوێت شیر هەندێک کەس پێی خۆشنی ئەسە بۆ نمونەمە خوشکەزاکی خۆم بەداخۆ بەرهەمسپیایەکان ناخوات ئەبێ یەک دنیا فێڵی لێ بکەی بۆ نمونە لەگەڵ هەنگوینەکە تۆزێک بەناسکی کەرێک پساوی بە سەمونونەکە بۆی کە بیخوا هەندێک مناڵی بەداخەوە نایخوا هەندێک کەسی شەستیاری پێ هەیە ئەوەی کە هیچ لاکتۆزەکە ئەوە ئەوچێت بۆ ئەو کەسانە شیرە ڕوەکیەکە باشە چون لاکتۆزی نیە شیری ڕوەکی یەک خاڵ هەیە بۆ ئەو کەسانی کە کەلسیۆم لە ڕێگەی بەرهەمسپیایەکانەوە بەدەست داهێنن هەندێک جێگرەوە هەیە نانێ جێ شیرەکە نەگرێ بەڵام ئیتر وا ئەکا جستە و زۆر گرفتەکە بۆی زەق نەبێ بۆ نمونە ئەو چێت سەوزە گەڵا سەوزە گەورەکان وەکو ئسپیناخ و ئەمانە بۆ نمونە بڕووکلی ئەوترێت هەر زۆر باشە لە پاقلەمەنی و ئەمانەکانە بۆ نمونە نۆک نیسک فاسۆلیا ئەمانە هەر زۆر باشە یاخود بۆ نمونە ئەوترێت کە ئەترها لە چەڕەسەکانە باەم زۆر باشە جۆرێک جۆی دووسەری پێڵە نازام کودرێکی ئەوێ بچی لانێ بچنە دوکانەکان لێرا بتوانن بیدۆزنەوە هەرم ناوەی هەبێت یان ناوێت کە بزانن چییە جۆی دووسەر زۆر باشە بۆ نمونە باەم هەر زۆر باشە وتم شیری باەمیش تەنانەت هەر باشە بۆ کێشتا بەزاندن ئەم جێگرەوانە هەیە ئەتوانن بەکاری بێنن و هەروەها ماسی ساردین و سالمۆن ئەم دوودانە ماسی زۆر باشە هەم ڤیتامین دیەکەی هەیە هەمێتر هەر جستە پێدا ئەمە لە بریشی نەکرد زۆر باشە کەواتە ئەوەی کە گرنگە ئەمڕۆ کەمە بەسمان بوو هەم ئەوەیە کە بزانین دڵنیابین لەوەی کە شیر فرێش بخۆین نەخشیرێکی لە پاکەندراو بۆی کە دڵنیابین و لە هەمان کاتیشە ئەم جۆرە شیرانی کەمان هەیە کە هەمووی بەڕەنگە جیازەکانە مەکاکاوە مەشلکە ئەمانە شیرمۆز نازانم ئەمان بابەتانی کە هەیە ئەمانە باز تۆزی واز لێ بێنین بۆ مناڵەکانمان علاگە پڕەکەی نهێنینەوە بۆ ماڵەوە چکە من ئەمانی کە ئێڵەمی خۆم نییە ئەمە زانیاریە و سەرچاوی وەرم گرتەوە هەندێکیشی لە پسپۆڕانی خۆراکە وەرم گرتو کە خۆشیان چەند کەڕەت هاتوونەتە ناو بەرنامەکەمانەوە کە باسییان کرۆچکە تێکەڵکردن و میکسکردنی ئەم تامانە بە یەکتر و ئەم ڕنگانە بە شێوازی لە شێوازەکان لەوانەیە بەرەو خراپترت بەرێت و لە هەمان کاتیشە شیرە فرێشەکە بەکاربێنین و لێرە هاوکارانم هەنگوینی شان بۆ داناوین ئەگەر زۆر کەسێ بە هەنگوین ئامادەیە کات یاخود شیرەکە حەزی لە شەکردنیە لەگەڵ یا بەکاربێنێ حەزەکات بەست تۆزێ تامی شیرینتر بێ خۆشتر بێ هەنگوین بەکارێن کەسی وایە بۆ نمونە بەیانیان گیراوێت دروستەکە زەردەینەی هێلکە و شیر و هەنگوین و ئەوەی تر ئیشی تۆیە تۆزانێ ئەوە لەانەیە لە ناو وەرزشکارەکان ئەمە زۆر بەڵەوە تێکەڵەکرێنە مێکە ناو ئاسارەیەکەوە ئەوە کەیتر زۆر شیر یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگراچکە بۆ کە ئێمە باسی کالیسیۆمەکەین باسی ئێسکەکانەکەین باسی ماسوولکەکانەکەین شیر هەموو تەواوی ئەو پێکاتانی تایە کە وەرزشەوانێک تووشی پێکان نەبێ یاخو ئازاری جومکەکان بە تایبەتی ئازاری ئەنیشکەکانمان ئاژنۆکانمان جومگە ئەو شوێنانەی کە زۆر سەختی لەسرە شکێمە زۆرتر دەسەکانمان بەکارێن بۆ ئەندامەکانی تری جەستەمان بۆیە هەر کاتێک بۆ نمونە کۆمەڵێک خواردن هێلکێ و مۆزە و چەندین پێکاتی ترامویەکەی نەحسارەیەکەوە بەڵام پەرداخی شیرەکەن بەسەریا لەگەڵ یا تێکەڵیەکەن و بێ چەند جارێکی خۆنەوە هەموو زەیەکی باشە
هەم سەرچاوەیەکی پرۆتینی باشە هەم هەموو کانزاکان و ڤیتامینەکانیشی تیا هەم باش بەردڵە گرێت بەڵێ یەک خاڵیشەیە ئەو چێ دەگەر شەوان بۆ نمونە خەوتان لە نەکە و کوپێک شیری سارد بخۆنەوە ئەوە ژوا کات خەوێکی ئاسوودەتان بڕێنە